لە چوارچێوەی هەڵمەتی دابەشکردنەوەی کارتەکانی ئەلکترۆنی بۆ دەنگدەران و بۆ ئەوەی دەنگدەران بێبەش نەبن لە ڕۆژی هەڵبژاردنە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی سەکۆیەکیان ئەنجام داوە کە ئەویش هەڵمەتێکی زۆر گرنگە ئێمە دەستخۆشییان لێ یەکەین بۆ ڕۆشنبیری هەڵبژاردن لە ڕاستیە کۆمسیۆن هەموو ڕێنوێنەکان و هاوکاریەکانیان پێشکەش دەکات بەوەی کە ئەم ڕێکخراوانە بچنە ناو کۆمەڵانی خەڵکەوە بچنە ناو جەماوەرەوە بچنە ناو ئاوارەکانەوە لەوێوە هانی هاوڵاتیان بدەن بۆ وەرگرتنەوەی کارتەکانیان. ئێمە لە داوا لە حیزب و لایەنەکان و لە هاوڵاتیانەکەین بچن سەردانی ناوەندەکانی دابەشکردنەوەی کارتی ئەلکترۆنی بکەن کارتەکانیان وەرگرتنەوە بۆ ئەوەی لە ڕۆژی دەنگدانە بێبەش نەبن لە دەنگدان چونکە سیستمی تازەی هەڵبژاردن هیچ ڕێگەیەک نادات بە هیچ دەنگدەرێک بەبێ کارتی ئەلکترۆنی دەنگ بدات واتە ئەگەر بچێ بۆ دەنگدانیش کارتی ئەلکترۆنی پێ نەبێت مافی دەنگدان لە دەست دەدا و ڕێگەی پێ نادرێت دەنگ بدات.